وەزارەتی پەروەردە سێ ڕۆژی سەرەتای خوێندنی ئەم ساڵی تایبەت کردووە بە باسکردنی خۆشەویستی نیشتیمان و مەترسی بەکارهێنانی چەک و دوورکەوتنەوە لە ماددە هۆشبەرەکان و هۆشیاری ئامێر ئەلکترۆنیەکان و پاگڕاگرتنی ژینگە. وتەبێژی وەزارەتی پەروەردە ئەم بابەتانە بە گرنگ ناودەبات، دەڵێت پێویستە قوتابیان هۆشیار بکرێنەوە. ئەمانش هەمووی منداڵی خانەوادە و خێزانەکانن، بۆیە بە ناڕاستەوخۆ وەزارەتی پەروەردە پەیوەندی بە کۆی دانیشتوانی هەرێمی کوردستانەوە هەیە. ئەم چالاکیانە تەنها بۆ 3 ڕۆژە بە شێوەی وانە دەگوترێتەوە، نابێ وتنەوەی هیچ بابەتێک لە 20 خولە کەمتر بێت، لە 25 خولە کەمتر بێ و نابێت لە 45 زیاتر بێت. لە هەمان ئەم تەوەرانە لە 2 ڕۆژی یەکەمی سەرەتای وەرزی دووەم دووبارە ئاکرێتەوە کە ئاکاتە 2/3 ساڵی 2023 بیداتی وەرزی دووهەمی خوێندنەکات. ئومێد دەکەین کە ئەمە جێبگرێ، بۆ ئەمە بەسەر وەزارەتی پەروەردە نامیلکەیشی لەسەر هەر 5 بابەتەکە ئامادە کردووە. کۆمەڵی زانیاری زۆر باش و زانستی تێدایە، بە تیراژی 9000 دانە چاپمان کردەوە بە هەردوو شێوەزاری سۆرانی بادینی، دابەشی سەر هەموو قوتابخانەکانی هەرێمی کوردستانمان کردووە. لای خۆشیەوە توێژەرێکی کۆمەڵاتی ئاماژە بۆ دەکات ئەوانەی بەکارهێنەری ماددەی هۆشبەرن و بەکارهێنەری چەکن و نیشتیمان هەرزان فرۆش دەکەن. ئەو کەسانە لە قوتابخانەکانەوە دەرنەچوونە و پەروەردەیەکی دروست نەکراون. بەبێ لێوردبوونەوە هەموو تاکێکی ئەم کۆمەڵگەی ئێستا ئەزانێت کە ئەمانە مەترسین، شتێک نەماوە بە ناوی ئینتیمای نیشتیمانی لای زۆرینەی زۆری، ئەوەی کە کەمینەیەکی کەم کە مستەفیدە و پێی وایە دێت بە شانوباڵی ئینتیمای نیشتیمانیا باسەکە. ئەوەی کە چەک بەکارەهێنێ ئەوانە نین کە بەڕاستی پەروەردەکران و لە ناوەندەکانی خوێندن، ئەوانەی کە ماددەی هۆشبەر بەکار ئەهێنرێن ئەوانە نین کە دیسان پەروەردەکران و لە ناوەندەکانی خوێندن و هۆشیاریەکە پێویستە هەموو کاتێک و بۆ هەموو شوێنی و چین توێژێک پێویستە. ئینتیمای نیشتیمانی بە قسە و هینێک دروست نابێ من بێم بڵم ئینتیمای نیشتیمانیت هەبێ بەس قسەیەکی ڕۆتین بێت و ئەم 3 ڕۆژەی پێی بەڕێ بکەم. لە هەرێمی کوردستان حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن بە چەک و بەکارهێنان و بازرگانیکردن بە ماددە هۆشبەرەکانەوە خەریکە لە حاڵەتەوە دەبێت بە دیاردە و لە کۆنتڕۆڵ دەدەچێت. بەتایبەت لە ئێستادا هەرێمی کوردستان لە بەکارهێنەرەوە بۆتە وێزگەیەکی گەیاندن و ترانزیتی ئەو ماددانە. تەنها لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵدا 1215 کیلۆ ماددەی هۆشبەر دەستی بەسەردا گیراوە و سەدان کەسیش بە چەک کوژراون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.